ئاری لانا بەیانیتان باش سڵاوتان لێبێ و کەرکوچێڵی حیاتم تەندروستی چۆنە. ئاری ئێمە لە گەڕەکی ئیمام قاسمین کە کۆنترین گەڕەکی کەرکووکە لە دوای قەڵای کەرکووکەوە دروست بووە. گەڕەکێکە بەڕاستی ینی هەم بە دیمەنی خانۆکۆنەکانی و هەم بە دیمەنی کۆڵانە باریکەکانی ینی دڵ دەکرێتەوە تا کوێستا ئەم دیمەنانە لەم گەڕەکە بەدیەکرێت. من دیمەنەکانە گوازمەوە میوانێکیشم لایە باسی ئەم گەڕەکەکەین و باسی چۆنێتی هەوڵەکانی پاراستنی خانۆکانەکەین و گرنگی ئەو خانۆکۆنانەی کەوا لەم گەڕەکە هەیە. مامۆستا بمورە لەگەڵم وەرە بۆی کە هەم دیمەنەکان پیشان بینران بوون و هەم باسیەوەشین کە چۆن کار بکرێت لەسەر ئەم خانوانە. ئەمە یەکێکە لەو خانۆکۆنانەی کەوا لەم گەڕەکە هەیە کە کۆڵانێکی باریکە بە هەمان شێوە دروستیاوی قایڵگەتە. وێنەگرەکەم دیمەنەکانە گوازێت منش لەگەڵ مامۆستاکەتەوە مامۆستا سڵاو لێبێ. پێم بڵێ وەرە ئێرە بزانین ئەم خانوانە ینی یادگاری چی هەیە بۆیەوە خۆت لە کاتێکە کە مناڵی ئەم گەڕەکەی پێشتر لەم گەڕەکە گەورە بوو یادگارەکان چیە بۆیەوە چۆن داواکەن کە بپارێزرێت. زۆر سپاس بە جەنابتان لەسەرکردنەوەی ئەم بابەتە بابەتێکی گرنگە. خانۆ کۆنەکان یان گەڕەکە کۆنەکان بە تایبەتی ئیمام قاسم کە ئەتوانین بە کۆنترین گەڕەکی کەرکووک ناوی بنین. کاتێک خەڵک ژمارەی خەڵک لەسەر قەڵا زۆر بوونەوە کاتە کە دێنە خوارەوەی تر بۆ کار و کەسابەت و ئیش لە دوای قەڵاوی تر ئیمام قاسم دروست دەبێت. ئیمام قاسم یەکێکە لە گەڕەکە سۆر کۆنەکان. ئەم گەڕەکە کۆنەوە ئەم بینا کۆنانەش پاراستنیان یان ئەوەیان گرنگیی تایبەتی خۆی هەیە. ئەوە بە عیبارەت نییە تەنها با بڵێن بریتی نییە لە خانوویەکی کۆن و گەڕەکێکی کۆن بەگرا ئەوە بریتە لە مێژووی ئێمە و ناسنامەی باو با پیرانمان و شارستانیەتەکەی کەوا ئەوان بنیاتیان ناوە. بۆیە بۆ بتێت مێژوو و تەمەنی شارەکان بزانی پێویستە ئەم خانوانە وەک خۆی بە هەمان دیزاین و بە هەمان ئەو شێوە مادانەی تێدا بەکار هاتووە نۆژان بکرێتەوە یان چاک بکرێتەوە بۆ ئەوی ئەو مێژۆمان نەفەوتێ. ئەو مێژۆ بریتی نییە تەنها لە هەندێک خان و خەڵاس و بڕایەوە بگرە بریتە لە کۆمەڵێک چیرۆک کۆمەڵی ڕیوایەتی دوور و درێژ و ئەو ژیانەی کەوا باو باپیرانمان و تەمەنی باو باپیران و دروستبوونی شارەکە دەستنیشانەکە. ئەکە بتەوێت شارێک تەمەنی بزانیت و بتەوێت شارێک جوانەکەی بێڵیتەوە ئەبێ خانۆ کۆنەکانی پارێزگاری لێ بکەیت. بەڕاستی گەڕەکە کۆنەکان پارێزگاری لێ بکەیت نۆژەنیان بکەیتەوە وەک ئەوەی خۆی هەبوو ئەو کەرەسانەی تێدا بەکار هاتووە. من هەندێک هەوڵەدەم دیمەنەکانی تریش بگوازمەوە بەو پێی کە لێرە هەم تەچەی کۆن هەم کۆڵانی جیاواز هەیە. ئەم تەچەیە کە لە بەرامبەرمان تەچەیەکە مامۆستاوە تەمەنی چەندێکە؟ تەچەی شێخ حەسەنی قەرەچێوانە تەمەنێ گەڕێتەوە بۆ هەر بۆی دروستبوونەکەی نووسراوە 1712 دروست بووە و پێش ئەویش هەندێک خانوشتیوا دروست بووە لە سەدەی 16. ئەنی ئێستا مزگەوتی ئیمام قاسمیش لەو لاترە ئەویژەوا بە شێوەیەکی تاو کۆنە مزگەوتێکی کۆنە لە سەروترە زۆر ئەنی عیبارە لەوە کە خەڵک لێرانە هەر لە سەرەتاوە با بڵێن شتی جوان و طقوسی دینی تیا بووە ڕێوڕسم و مەراسیمی دینی تیا بووە هەروە کەسابەت لە منتقانە لە ئیمام قاسم خانی لێ بووە با بڵێن بۆ ئەوەی خەڵک بمێنێتەوە لە شێوەی ئوتێل حەمامی کۆنی لێ بووە با بڵێن بۆ ئەو شارستانیەتی ئەو کاتێکەوە هەبووە هەمووی لێرە لە مێژووی کۆنی کەرکووک لە ئیمام قاسمە دەسەکەوێت. ئەم تەچەیە پێما بێ نۆژەن کراوەتەوە گەڕانکاری بەسەر دیمەنەکانی هاتووە ئێستا. چاوت باشە لە پاڵم تەچێ ینی کۆمەڵێک گەڕەکی جیاواز دەبینین تا چەند گرنگە وەکو پێشوو ئەمە بەشی کۆنی تەچەکەیەوە ئەمیان نۆژەن نەکراوەتەوە. زانیاری چی لەسەر ئەم تەچێیە؟ ئەم بەشای بۆ خانی ماڵە ئەوە خانی کابرایەکە هەروە چۆلی کردو وازی لێناوە وابزانام دایێتە تەکیەکەش ئەگەر مستەقبەل بێتەوە ئەبێتە بۆ تەکیەکە. ئیتر نەقشوانەی تێ هیچ ساڵ لەوایە بڵێن پێش سەدەکانە نەخشەکانی کۆنە زۆر کۆنە 600 ئەی سەدەی با بڵێن 16 بەو ئەم بەشەیان ئەمە با بڵێن سەدەی 16 دیکۆرەکەی و خانوەکانیان دێکی یەک نهۆمینە دێکی دوو نهۆمیە گۆزەیتیان ماوە گۆزەکانی کۆنە هەمووی سەرجی نەقشی سەردی با بڵێن دەرگاکەیکەی نەقشی دەستیە لە ڕەنگ و شتەکانی من دیمەنەکانی بینم ئاری لانە یانە بینین کە بەشی خەریکە ڕوخانی تێکەوێت دەرزی گەورەی تێکەوتووە ینی مامۆستا بچین دیمەنەکانی ژۆش سەرکەین بەشێک لە ئەم خانۆ کۆنانە ڕوخاون ئەمە یەکێکە لەو خانۆ کۆنانەیەکەوە باسمان کرد کە مێژۆکەی بۆ زۆر لە کۆ نەگەڕێتەوە بەڵام بەداخەوە لە کەرکووک ئەمە نەکراوە کە ئەم خانوانە بکرێن بە موڵکی ئاسەوار بۆی کە
با بڵێن بپارێزیان لە ناوچوون کۆمەڵێک شوێنەواری دیکەمان هەیە لە کەرکووک کامیرەکەش سەرەوە بنات ئەو شێوەی بازنەیی کەوا لە پەنجەرەکان و دەرگا و هەیوان و نهۆمی بانەوە بەکار هاتووە هەموو با بڵێن ئەزانرێهی ئەو سەدەی کەوا لە هاوشانی قەڵا کۆنە لە دیکۆری خانوەکانە لە بەتایبەتی لە بەکارهێنانی چونکە ئەو وەختە و ئاسنوشتە نەبوو بۆ بان پەنجەرە بۆ بانەوە هەموو اعتیمادەکەیان لەسەر قایە و گەچ و گوڵ و ئەوانە بووە باشە لەم گەڕەکە و بۆ هێزداریشیان بەکار نێناوە بۆ ئەوەی تەمەنی خانووەکان فعلەن بەرگەی با و باران و ئەو کەش و هەوای ئەو کاتە بگرێت هەموو شتەکانیان زیاتر لە بەرد و گڵ و ئەوانە دروست کردووە پێکێناوە تا ئاسنیشی کەمتیا بەکارهێناوە لەم گەڕەکە خانووی شێخ ڕەزای تاڵەبانی هەیەەوە کۆمەڵێک کەسایەتی دیکەی گرنگی کەرکووک هەیە توانرا بپارێزن مامۆ سامانە بەداخەوە وەڵاهی ناوەڵە ئەوە حاڵەکەی بینن بۆ پێویستی بەوەی ئەمانە بەڕاستی دام و دەستگایان با بڵێن وەزارەتی با شوێنەوار ئەمانە وەکو شوێنەوارێکی گرنگی کەرکووک تەماشا بکە و پارێزگاری بکە وەکو خۆشی نۆژان بکرێتەوە بەڕاستی لە ڕووی ئابووری گرنگە و لە ڕووی مێژووی و ڕۆشنبیری و زۆر گرنگە و لە ڕووی کۆمەڵایەتی شۆ گرنگە وتم لە ڕووی کۆمەڵایەتی کۆمەڵی چیرۆک و ڕیوایەت و تاریخی با و باپیرانمانێتایەوە هەروە لە ڕووی ئابووری و ئەکرێ ئەمانە بکرێن بە شوێنێک بۆ ئەوەی خەڵکی سەردانی بکە بۆ گەشت و گوزار هیچ کەمتر نییە لەو شارانەی خەڵگەڕا بۆ گەشت و گوزار و سەیرانی شوێنە کۆنەکان ئەم شوێنانە گرنگن ئەتوانین بڵێنەوە باسی ئەوەشی بکەین ئەوانە هەمووی لە ڕووی ڕۆشنبیریەوە مێژووی میلەتەکەی ئێمە نیشانەدا کە لە چ ئاستێک بوونە لە ڕووی بیناسازیەوە باش لانا من هەوڵەدەم دیمەنی ئەم گۆزەیە بۆ ئێوە بگوازمەوە کە گۆزەیەکی زۆر کۆنە ینی لەوانەیە زۆری نەمان کام گۆزێ بینین کۆمەڵە یادگاری بێتەوە بیرمان ئەمە لە کۆندا بەکار هاتووە بۆ گواستنەوەی ئاوە بۆ کۆمەڵە کەلوپەلی دیکە بە هەمان شێوە بەکار هاتووە ئێستا لەم خانووەیە ئەم گۆزەیە بەدیەکرێت مامۆستا پێم وایە بێت تۆش هەر مناڵی ئەم گەڕەکەی شارەزایت هەیە نزیکم بەڵام ئەمە ئاسوارێکی کۆنە ئێمە وەکو بنەماڵە پەیوەندیمان بێرەوە هەیە یعنی ئەمە ئەم شوێنە ئەم خانووە ئەم متەکەیە کاتی خۆی شێخ یەحیا نازان مامۆستا ئیشارەتی پێکرد پێم وایە شێخ یەحیای کوڕی شێخ ئیسماعیلی ولیانی کە تەقریبەن چەند سە ساڵێ لەمەوە پێشە هاتوۆتە ئێرە حتا جێ خەڵۆتگەی شێخ ئیسماعیلی تایە کە لێرە خەڵۆی کردووە لەم خانوویە بەڵێ دوایی تر شێخ یەحیای کوڕی کە شێخ یەحیای دیوانە ناسراوە ئەم مەخام و تەکەی دروست کردووە ئەمە هەروە ماوەتەوە یعنی تر دەستکاری نەکراوە ئەمەی کەسێکی دیاری کراو نییە بڵێ شخصێکی دیاری کراوە بەڵامی تر هەر عایدی تەکەکەی و ئەمەش منزڵی شێخ ئیسماعیلی ولیانی بۆ ماوەیەک یعنی هاتووە لێرە خەڵۆتگای کردووە تامان شێخ ئیسماعیلی ولیانی بەڵێ کاروان دەست خۆش بێ